یەکێ لەو هەڵەزەقانەی کە هەیە بۆ نەباسی کتێبخانەی ئاشوربانی پاڵەکات. پەڕەکانی پەرتووکەکە هەڵدەداتەوە و دانە هەڵە زانستیەکانی دەخاتە ڕوو. دڵشاد زاموە پسپۆڕی شوێنەوار و مامۆستای زانکۆیە. باوبەشی لەگەڵ هاوپیشەیەکیدا دەیان هەڵی زانستیان لە پرۆگرامی پەرتووکی دوو قۆناغی بنەڕەتی بابەتە کۆمەڵایەتەکاندا ئاشکرا کردووە. بە جۆرێک بەتەنها لە قۆناغی حەوتی بنەڕەتی 25 هەڵەیان دەستنیشان کردووە. کاتێک تەلەبەکە پرسیارێکە مامۆستا ئەمە لێرە لە دەربەندی گاورایی ژەڵە بەڵێ لە کاتێک ئەمە لە پاریسە. بەلایەن پسپۆڕەوە هەڵەکانی نێوپەرتووکی بابەتە کۆمەڵایەتەکان لە قۆناغەکانی 5 و حەوتی بنەڕەتی هێندە زۆر و زەق و نازانستین بە پێویستی دەزانێت هەرچی زووە لە سەرجەم ناوەندەکانی خوێندندا کۆ بکرێنەوە و وانیان لەسەر نەخوێندرێت. لە بەشەکەی میسرا هەڵێ هەرەمی ئەبولهۆل کە ئەمە بەڕاستی هیچ ناوێکی وانە چونکە ئەو هەرەمە ناوی پاشە خەفرا یان پاش و پێشی سەردەمەکان سێرەی توتانە خامۆن لە پێش خەفرا باسکراوە کە 1500 ساڵیان بینە. ڕیزبەندی مێژوویەکانی بەڕاستی کێشەیتیە بۆیە ئەوە زمانەوانەکانی نووسی ناوی پاشاکان بە هەڵا ناوی گەلە کۆنەکان بە هەڵە بەڕاستی ئەمانە هەمووی کێشن. ئەزمموی زیاتر لە 40 ساڵوانەوتنەوەی هەیە لە سەروانەی بابەتە کۆمەڵایەتەکان لە قۆناغی بنەڕەتی و دەڵێت هەڵی زانستی لە پرۆگرامی خوێندن کارەساتی گەوری بەدوادادێت و نەوەیەکی ناوەشار دروست دەکات. بەنسبە لیژنەکانەوە کەس نازانێت چێدایانە ئەوە چێن. ئێستا ئەگەر من سەیری کتێبەکانی چوار کۆمەڵایەتی پۆلی 4 و 5 و 6 بکەم کۆمەڵی مامۆستا لیژنەن و دایان ناوە من کەسیان ناناسم بە شەرتی 41 ساڵە من لەم شارەیە وانە ئەڵێمەوە و لە کاتێکە کتێبەکانیش دانراون کەسێک نەهاتوە پرسیارێک لە ئێمە بکە پێداچوونەوە بە کتێبەکانە بکەین سەیرێک بکەین زانین هەڵی تیا یا هەڵیتیان. بوونی هەڵە لە پرۆگرامەکانی خوێندنمان گەیاندە وەزیری پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان و بەم جۆرە وەڵامی کێنێنی دایەوە. بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان و خەبیرەکانی بەشی کۆمەڵایەتی وەڵامیان بۆ حازر کردووە بەس بەڕاستی ئێمە نەمانی سۆل لە فەیسبوک مخاتەبەیان کەین بۆیان دەنێرین و وەڵامەکانی ئێمەیان بۆ دەنێرین و ئەو کاتە دەتوانن گفتوگۆ بکەن و وەڵامی مەنتیقیشن وەڵامەکانی بەشی پرۆگرامەکەن. ئەو دوو پەرتوکەی دوو توێژەرەکە هەڵەکانیان تێدا دەستنیشان کردووە 16 جار چاپ کراوە و نوێترینی لەم ساڵدایە کە چاپی 2022. پرسیار و گومانی ئەزموندار و شارەزانی پەروەردەش ئەوەیە ئاخۆ بێ پاش 15 جار چاپکردن درک باڵەکان نەکرابێت. باڵێ هەڵی زانیارین هەڵی زانیاری چون ڕزگار جەبار کێنێن سلێمانی